زیندان مقاومەتی ژنان و داماوی کۆماری ئیسلامی. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی کورد کە حکمی زیندانی هەتاهەتاییان بەسەردا سەپاندووە، هەفتەی ڕابردوو لە پەیوەند لەگەڵ بەردەوامی هەوڵی 13 ساڵەی کۆماری ئیسلامی بۆ تێکشکاندنی ئیرادەی ئەم ژنە خەباتکارە بە ئامانجی وەرگرتنی ئێعترافی تەلەڤیزیۆنی لە دژی خۆی لە ڕێگەی بڵاوکردنەوەی نامەیەک ڕووبەسەرانی کۆماری ئیسلامی نووسی: ئەیستەم کاران چاوتان لێبوو و بینیتان کە ناکرێ بە قەتڵ و عام ئەشکەنجە و زیندانیکردنی ئێمەی ژنان بەر بە مافخوازیمان بگرن کاتێک ژنێک جەوهەری ئاوێتەی ئازادی بووە هیچ زوڵم و زۆرێک ناتوانێ بە چۆکی داهێنێ. من کاتێک بەو حەقیقەتە گەیشتم کە لە چنگی ستەمکارانی کۆماری ئیسلامیدا بووم، جلوبەرگیان لەبەردا دڕاندم، چاومیان بەست و دەست و پێمیان بە زنجیر بە تەختێکی ئاسنینەوە بەست و ئەشکەنجەی خۆفناکی منیان دەست پێ کرد. باوەڕم پێ بکەن هەرچی ستەمکاران زوڵم و ئەشکەنجیان دژ بە من تونتر بکەنەوە بوێرتر و خۆڕاگرتر دەبم. ئەم پاراگرافە کورتە تەنیا قسەی زەینەب جەلالیان نییە، ژنێک کە بەدەیان جار لە زیندانێکەوە بۆ زیندانێکی تر گواستراوەتەوە و لە ڕێگەی کابل لێدان لەبەری پێی مشت لە زگدان، کوتانی سەر بە دیوار و هەڕەشەی دەستدرێژی ئازار و ئەشکەنجە دراوە. لە ڕاستیدا زەینەب یەکەمین بەندکراوی سیاسی ژن نییە کە بەبێ حکم و ملهوڕانە دەست بەسەر کراوە، بەڵکو لە ماوەی 42 ساڵ دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری ئیسلامیدا بێڕێزی و سوکایەتیکردن بە بەندکراوانی سیاسی بە تایبەت بەندکراوانی سیاسی ژن بەردەوام بووە. لە ئێدامی بەندکراوانی دەی 60ەوە بگرە تا سەرکوتی خوێناوی کۆی دانشگا، بەندکراوانی سیاسی لە ناڕزایەتیەکانی ساڵی 88 دژ بە گاڵتەجاری هەڵبژاردن تا ئاخێزی ساڵی 96 و 98 هەر هەمویان هەڵگری گەلێک هەواڵ و راپۆرت و بەڵگەن کە لەلایەن ژنانەوە بڵاو کراونەتەوە. ئەشکەنجە و جنایەتێک کە لە دەی 60دا دژ بە بەندکراوانی سیاسی داسەپاوە لەلایەن هێندێک لە بەندکراوانی ژن بە شێوەی کتێب، نیگارکێشی، شعر و شانۆنامە بڵاو کراونەتەوە. هێندێک لەو جنایەتانە هێستاش شاهدانێکی زیندویان هەیە کە حەقیقەتی ژیانیان خۆی بەڵگەی جنایەتەکانی کۆماری ئیسلامیە. لە بنەماڵەی ژنانی خەباتکاری ناو بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانەوە کە هێشتا داخی دەستڕێژیەکانی بەر لە ئێعدامیان لە سینگدایە تا قوربانیانی باقی ئاراستە سیاسیەکانی وەک مجاهدینی خەڵق و ڕەوتە جۆرا و جۆرە چەپەکان. نەسرین پەرواز لە بەندکراوانی سیاسی پێشوو و لە پاشماوەکانی کوشتاری ساڵی 1367 نووسەری کتێبی لەژێر پەنچکەکانی لالە عەباسی لە وتوێژ لەگەڵ رادیۆ فەردا بەسەرهاتی خۆی لە ناو زیندانەکانی ئێران بەم جۆرە باز دەکات: من خۆم ئەشکەنجە دراوم و لە پێکەوتم، نەم دەتوانی بەڕێگادا بڕۆم. من بەر لەوەی کە دەست بەسەر بکرێم لەگەڵ کچێک بە ناوی یاس ئاشنا بووم. 14 ساڵان بوو کە لە ناو خۆپیشانداندا دەست بەسەر کرا و 3 پاسدار لە کومیتە تەجاوزیان پێکرد. ئەو بە منداڵی دووگیان بوو. ڕۆیشتم بۆ لای تا ببینم و بۆ کورتاش یارمەتی بدەم. لە زیندان لەگەڵ کچێکی دیکەش بە ناوی ئاناهید ئاشنا بووم. ئاناهید کاتێک کە دەست بەسەرکرا 12 ساڵان بوو، وا کچە پورەکەشی 14 ساڵان بوو. ئەوان لە قۆناغی لێپرسینەوەدا لە دوو بەندا بوون کە لە پەنای یەکتر بوون. بازجووەکە تەجاوزی بە کچی پوری ئاناهید کرد. ئەو دوو کچە کاتێک کە پاسدارەکان لە ناو بەندا نەبوون لەگەڵ یەکتری قسەیان دەکرد. کچە پورەکەی بە ئاناهیدی دەکوت کە دەم هەوێ خۆ بکوژم و تۆ نابێ ناڕەحەت بی. دەمکوت کە تەجاوزم پێکراوە و چیتر نام هەوێ زیندوو بمێنم. ئاناهید خۆی بۆ منی گێڕاوە کە سەر تا سەری ئەو شەوە هاواری کردووە تا پاسدارەکان ئاگادار بنەوە و نەهێڵن کچە پورەکەی خۆی بکوژێ، بەڵام سەرکەوتوو نەبووە و ئەو خۆی کوشت بوو. ئەکرەم میرحوسەینی لێکۆڵەر لەم بارەوە دەڵێ کە تەجاوز و دەستدرێژی ڕەواڵی هەمیشە بووە لە ناو زیندانەکاندا و ئەم کردەوەیە زیاتر وەک سزا لەبەر چاوی باقی بەندکراوانی دیکە و هێندێک جار لەبەر چاوی منداڵان ئەنجام درراوە. بەدەر لەوانە کۆماری ئیسلامی لە هێندێک نمونەی دیکە وەک پەروەندەی زەهرا کازمی بە ئەشکەنجەدانی ژنان لە ڕێگەی تەجاوزەوە تۆمەتبارە. ژمارە و پرۆسەی پەروەندەکان و شێوازی بە دوواداچوونی تۆمەتی بەندکراوانی سیاسی جار لەگەڵ جار ئاڵۆستر دەبێتەوە. نەرگێز محەممەدی لە نووسراوەیەکدا کە ڕۆژی دووشەممە
25 خەرمانان لە وێبسایتی کەلمە بڵاو بۆتەوە تاکیدی کردووەکە تا ماوەیەک لەمەوبەر لەم بەندەدا 15 تا 20 بەندکراوی ژن بووین، بەڵام لە ئێستادا 56 بەندکراوی ژن تەنیا لە بەندی ئەویندان. ئەم چالاکەی مافی مرۆڤ هەروەها دەنووسێ کە دژ بە بەندکراوانی سیاسی ژن بەردەوام یاسای سەختگیرانەتر دادەسەپێت. سەپیدە قۆلیان هەڵسوراوی کرێکاری کە خۆی ئێستا لە زیندانی ئەویندا بەسەردەبات سەبارەت بە بارودۆخی سەحبا حەمادی، چالاکی مەدەنی سوسەنگەردی کە بە 7 ساڵ زیندان مەحکوم کراوە، دەنووسێ یەکەم جار ئەوم لە گرتوخانەی ئەهواز بینی. ئەویان هێنایە ناو بەندەکە و پێشتر لە ژووری لێپرسینەوە لەبەر قیاندا بوو تا دان بەوە دابنێ کە بەنیاز بووە زائرانی 40 مەسموم بکات. ئەویان پاش چەندین مانگ زنجیر پێچ کرد و ڕەوانەی ئیتلاعاتی تاریانیان کرد. 6 مانگیش لەوێ ڕایان گرت و لەوێژ لێپرسینەوەی لێکرا. چەندین جار فیلمی ئێترافیان لێوەرگرت، هەموو جارێ هەڕەشەی ئەویان لێدەکرد کە خۆشەویستی ژیانی حسەین دەکوژن. مانگی خاکەلێوەی ساڵی 98 بۆ زیندانی سپیدار گوازرایەوە. لە مانگی جۆزەردانی 98دا حکمی ئیعدامی بۆ دەرکرا. مانگی خەزڵوەری 98 حکمی ئیعدامەکەی شکاو بە 15 ساڵ زیندانی تەعزیری کەم کرایەوە. حسەین واتە هاوسەرەکەشیان دەست بەسەر کرد و ڕەوانەی زیندانی شیابانیان کرد. ئاشکرایە کە کۆماری ئیسلامی بە زیندانیکردن و ئەشکەنجەی ژنانی سیاسی و چالاکانی مەدەنی بوارە جۆرا و جۆرەکان بە شوێن ئامانجێکی دیاریکراو ئستراتیژیەک و سیستماتیکەوەیە. بەدەر لەوەی کە بەندکراوانی سیاسی ژن لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا چ خەتێکی سیاسی دەگەرنەبەر و یان چ ئاراستەیەکی سیاسی ئاینی نەتەوەیی و جنسیان هەیە، ئەساسەن بەرەو مەیدانی سیاست کێشرانی ژنان مەقاومەتی ئەوان خەبات دژ بە کولتوری پیاومەزن و ئاینی و نابەرابەریەکانی کۆمەلگا بە هیچ شێوەیەک بۆ کۆماری ئیسلامی قبول ناکرێت. لەبەر ئەوەی کە بابەتی ڕزگاری ژن بە شێوەی گشتی لەگەڵ ماهیەتی وەها سیستمێکی سەرمایە سالاری ئاینی لە ناتەباییەکی ئاشکرادایە. لەسەر ئەم بنەمایەیە کە نەتەنیا چالاکانی ژنی بوارە جۆرا و جۆرەکانی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی، بەڵکو هەموو بزوتنەوە پێشکەوتوەکانی وەک بزوتنەوەی خوێندکاری و بە تایبەت بزوتنەوەی کرێکاری پێویستە هەموو تواناکانیان بخەنەگەڕ تا بتوانن لە ڕێگەی فەرهەنگسازی و جێخستنی فەرهەنگی مەقاومەت دژ بە سیستمی سەرکوتی کۆماری ئیسلامی ڕێگای ڕزگاری ژن بە هێژمونێککردنی وەتاری کۆمونیستی خۆش بکەن.